ئەم دەستگا و ئەم میدیاتانە بە ناوی منەوە ناوناوەتە گەڕیان ئەوە خۆی بۆ من شانازیەکی گەورەیە و شانازیەکی تریشم هەیە کە دیسان لێرە خۆم ئەبینمەوە لە خزمەت ئەم کۆمەڵە هونەرمەندە ئەزیز و خۆشەویستە کاکە حەمەی مینە قەساب بەخێر بێت لە قەڵاتجێەوە هەروە ئازیزان و خۆشەویستان کاک ئالان و کاک ڕەحیم و هەروە ئەو خۆشەویستانەی کە سەوتمان ئەگەیەنە گوێی خۆشەویستان و ئازیزانمان لە با بڵێن کوردستانی باشوور وەک جەنابتان فەرمووتان لە هەولێر و حتا ناوچەی بادینانیش من زۆر زۆر خۆشحاڵم کە سەوتمان تا ئەو شوێنانە ڕۆیشتووە هیوادارم ڕۆژێک بێت کە لە چوار پارچەی کوردستان ئێمە سەوتمان ببێت و ئەگەر سەوتمان نەبێت خۆ شوێنی پەنجەمان هەر دیارە و وەکو مۆسیقاژەنەکانمان وەک کاک ئالان و کاک ڕەحیم و کۆمەڵێتر هونەرمەندی تران ئینشاءڵڵا سەرکەوتوو بن لە ژیانیانە زۆر زۆر سپاسدانەکەم و مەمنونتانم. یاخوا بەخێر بێ جایتر سواز دەکەم ماڵی خۆتە بەڕاستی من حەز بگەم ڕۆ تۆ پێشکەشکاری بکەی بەڵامی تر دوایی پەشیمان بوویتەوە جینا ئەمە مایکشمان بەجێش بۆ جەنابە لە بەرەوەی خاوەن ماڵی مامۆستاجان شتێکی زۆر خۆش باس بکەم هەندێک لە برادران کە بیای دێرەمان دامەزران ئەوی کاکە بۆ ناگاتە ناوچەی بەردەکە ڕوان و کوورم کاکە بۆ خاتی خوا کاگاتەوە دوی شەستێکە پەخشەکەمان مەمنونی و خۆیان بم ئێمە پاشیش فەقیرانەمانداناوە بەڕاستی بیدای دووە دەستمان پێکرد بە سوپاس بە خۆی ئێستا گوێگر و هەوادارێکی زۆر زۆرمان هەیە هەمووشتان زۆر لێرە خزمەتان کرد بە تایبەتی کاکە حەمەدجانیشەوە چەندی جارێتەوە گەڕیان جەنابدەوە چەندی فەزل هەیە بەسەرمانەوە کە ڕۆژانە ئەرشیڤەکانی جەنابەت پەخشەکەینی کاک محەممەدجان کە تەنانەت لە دانیشتنەکانی شەیەمە پەخشەکەینەوە کاکە حەمەدجان تۆش بە خێر بێی سەر هەردوو چاوم ئەمە یەکەم جار نێت تۆشکە لە کار و لە چالاژەکە خۆبەخشەکان ئێمە بەشدارە بی زۆر خۆشحاڵم کاک ڕەحیمجان سپاس هەمووتان دەکەم جام لەمێم یاوارەیە بە قسە زۆر خەڵک بەخوامی چاوەڕێ گۆرانیەکە لە ئینەکانە بۆ منووسن کۆمنتەکان دوایی وەڵامی کۆمنتەکان ژێمەوە چینە لای گەڕیانێکی مامۆستا عینەدین دواتر یاوارەکەمان خۆشتر دەکەین من ئەمڕۆ سوتفەیەکی زۆر سێرە مامۆستا عینەدین دەنگێکی باسی خۆشی پڕی قەرار کاکە حەمەی مینە قەسابیش دەنگێکی تیژی تۆنی بەرز یعنی شتەکان زۆر جیاوازە بەڵام دنیایەکی زۆر جوانی هونەرە حەزەکەم هەموو چێش لە هەموو هونەرەکانە بینین ڕەنگە بێکەوە نەتوانن دوو قۆڵی بڵێن هەرچەنە من تەمە ناکەم لە دواییە بەڵام ئێستا چینە لە گۆرەیەکی گەڕیان لە بەدەنگی مامۆستای گەڕیان مامۆستا عینەدین دواتریش ئێوارەکەمان ڕازینەوە بە هاوکاری هەموو لایەک و برادرانی کۆنتترۆل و کاکە ڕێواز و کاگامان و کاگالان و کاک دیاری و کاکە بورهان هەموو ئازیزانی کە لێرە
ساڵ دیسان گوڵم دیمەوە دوای چەند ساڵ دیسان گوڵم دیمەوە مردوو بووم ئەزنە و قوربان زیندوو بوومەوە هاماتم لە ژێر باری غەمی چەمی مردنم فەرزە لە هاوسەری کەمی مردنم فەرزە لە هاوسەری کەمی دەست بۆ شایانی بەخوا چاپڵێکی زۆر تایبەتە مامەسا من لەم بینایە لەگەڵ کاگورانی هاوڕێمە لە مشتومڕیەوە بووین هەوڵ بین من نازم تا چەند شعرێک گۆرانیەکان ئایا هەموو هی خۆتەیە دڵنیام هەندێک شعری شاعیرانیش بەکار هێنەوە بەڵام بەدوای ئەوەیە گەڕین ئەو شعرانەی کە خۆت دادنەوە بیکەین بە کتێبێک و قەولیشم لە دکتۆر تاها ڕەسوڵ وەرگرتووە کە چەندین کتێبی بەقەدەریەک وەزارەت سپۆنسەری کتێبی کردووە کتێبەکە بە چاپ بگەێنین چکە بەڕاستی هەندێک شعرەکانی تۆ ئەوەنە پڕمانایە
یعنی ئەگەر بێ بیری لێ بکەینەوە کاتی تایبەتیوە دەستە خۆش بە مامۆستاژیان زۆر سپاس دوای جاچینە ئەو پرسیارە وەرەگینەوە ماکەین بە کاکە حەمەجان بەڵێ کاکە حەمە فەرمی دیارە هەندێک کۆمەتمان بۆ هاتووە ئەوکو باسم کرد من وامزانی بوو کەناڵەکەمان ناگاتەوە 260 کە بە جاوایە ئەوە ئاڵە میرەی کاکەی مام ئارامی لە ئەڵمانیا وەسڵاوتان لێ بە چاوتان ماجەکەم کە جام لە ئەڵمانیا بینەرمانە بێ دیارە دڵی کوردانی تاراگەشمان هەمیشە خۆش کردووە لەم کەناڵەوە ئەڵە لە ئەڵمانیا وەسڵاوتان لێ بێ چاوتان ماجەکەم جەلاگۆڵەی دیارە جەلاگۆڵەی ژێتە وەڵام مامەساش هەواڵی پرسی جەلاگۆڵەی هەجارەی بە بیانی و جارە خۆیت زیێتەوە بەس ئیتر مەجایەتیان نەماوە چکە ماوەتی ناساغە مامەسا بەشم چابوو بێ دوعایەکی خێری بۆکەین لەگە مامۆستایە ئینشاءالله هیوادارم کە بە زووترین کات خی گەورە شفای بۆ بگرێت و کاک جەلالش بێتەوە ناومان ئیشەڵا بە ئومێدیەوەی کارۆسام سڵاوی نردووە هەروەها هونەرمەندی میلی دەنگخۆش کاکە ئەکرەم هەورامی لە سڵاو ڕێز خۆشەویستیم بۆ یەک بێکتان کاکە زای خۆشەویست بە خراپنی هونەرمەندی گەورە و قەدرگان کاک عینەدین و سەرجەم هونەرمەندان و دەستخۆشی بۆ ستافیەکانی سپاس کاکە حەمەجان من بەڕاستی نەک بڵم بەڕەوەی ئەگەر معجب نەبوومەیە بە تۆ زۆربەی گۆرانیەکانە بەخوا لە دانیشتێکی ئاسایە دانیشتی جاری وایە یەک دوو برادرن یەکسە داونلۆدم کرد دانیشتیشمەوەی قەڵات زێبوو کە داونلۆدم کردووە مەجلیسێکی تێەوە بزانام مامەساهژاری کەمانچەوانە نازانم چیان گروپێکن ئەو دوو کەمانچوانەوە مەقامیی حەمەدزاد و تۆ زۆر کاریگەر بوولام من بەڕاستی سەر سام بدەنیتەوە ئەم مجامەلەی بەڕۆ خۆش نییە بەڵام زۆر کەم دەرەکەی خۆی نەگوەتی هونەرمەندی دەنگخۆشەوە دەنگا خۆشەکان زۆر دەرەکەوت لەگەڵ ڕێزمە بەس کە سمی عادزن بێ دەنگا خۆشەکان خۆشگوزەران و باش باشەژین بە هونەر یعنی ئیتر دەمیان لە ناو چاوریایەکانی مامۆستا بەس دەنگ خۆشەکان دایمە بەدبەختن وەکو حەسەن و ماڵ و هەمووی وەرە کۆنەکو مامۆستا عینەدین وەکو مامۆستا ئالان ئەڵێ کاکە ڕەحیم ئەڵێ مامۆستا ئالانش بەڕاستی وایە ئەوەی کە من تێبینیم کردووە ئەوا بووە لەبەر کاکە حەمەز دوورە نازانم زۆر کەم بینیدا ئیتر دەرفەتی ژیان دیارە بژێ ژیان ئەوە ڕێگەی نەیەوە کەوەکو پێویست دەرکەوێت جناوەرە ئەمیش یەک دوو کلیپێ بۆیە ڕەنگە ئێستا زۆر باش بە ڕەوش ڕەزا ئەڵێ بە پشتیوانی خوا چاوەڕوانی سپێز من باشە چاو ماجەکەم کاکە ڕەوشتیش بەرنامەیەکی ئەدەبی ئامادەیە لە گەڕیان پێشکەشەکە کاکە حەمەجان من زۆر پرسیارش ناکەم باواتەوە تا مەزرۆیم جۆم لە دەنگە بێ من پێم خۆش یەکەم جار بە هەر مەقامێک بۆی توانەکانی دەنگی تۆ تاقیکەنەوە مەقامێکی حەمەدزا پێشکەشەکەی نەگە بەستەیەەکە ئیتر دوایی حەز ناکەم تەداخل بکەم ئەمێ بە اختیاری خۆت بەدڵی خۆت بەس بامیان بەدڵی من بێوەکو داوایەک تکار یەکەم ئەگەر سپاس دەکەم بە ئیجازەی مامۆستا شتە من مامۆستا عینەدین جواني ومتشوت وبريوي زرزيوي ومخو هردزانني قول سنين وميرنينا وورني نزيك بني ماما نمان بمدى يمي تادلي
جاکە سەرخواش بم جاکە سەرخواش بم بەدەنجێکی نەوی بۆ دڵێ شعرا برزي مولوي يا قملي دت مسكين قدكم جابنا لنا وكوب اليار بسوس نبينا بقنا ويزداي بأسري جاتني بكاتب يا ودرب دراني رجعنا من وينا تيكلين يكدوا شي ونياكم يا نين يكدوا دردي دوري دردي دوري دردي دوري كشتمي دردي وشياري وسبوري كشتمي يا دياران والله درج الشولي حرام كردم قرار وخوار وخو كم ربيني يرنا وكم بدي شون بنا بومين بم ساقي دياي كيجي كردوستان شوخي أمشارة لبي مايليا كاد هنا سوارة كيجي كردوستان شوخي أمشارة لبي مايليا كاد هنا سوارة لكاني دريك وعودني بومل جارك ساري دخش الاخر خب جارك داري دخش الاخر خب كيجي كردوستان شوخي امشاره لبي ماي ياكل انا سمي صواره كولاني تنغا
تنغابري سنمت لسانم الكولاني تنغابري سنمت لسانم ردور مجي راس مري خلشي لي خوتانم ردور مجي راس مري خزمي لي خوتانم برمالتاني شاي والبرشي لك والاني برمالتاني شاي والبرشي قش عالم ساد ديدي من ماضي ويرانا كزلق الكوران ديدي اي دكن صابرشي كزلق الكوران ديدي اي دكن صابرشي لك والاني برمالتاني عربي مزاربات لك والاني برمالتاني اي بي مزاربات من شيتي بالاي توبم اي شيتي نالبات من شيتي بالاي توبم اي شيتي نالبات دم خوش سپاس بۆ چەپڵە جوانەکەی مامۆستا عینەدینیش کە ئەوە خۆی لە خۆیە گەورەترین هاندانە بۆ ئێمە بۆ کەناڵەکەش و بۆ تۆش بێگومان گەشتکردن بەناو گۆرانەکانی حەمەدزێر ڕەحمەتیە یا گەشتکردن بەناو گۆرانەکانی ماملەیە یا حەسەن زیرەکە یا ئەو هونەرمەندە نەمرانە یا وەکو گەشتکردن بەناو گۆرانەکانی عینەدینە بەڕاستی تێربوون نییە لێ وەکو من هەموو جارە تەشبیهەکەم لەناو بەرنامەیە زۆر وتومە مامۆستا کە چارەسا دانێ گوڵە بە ڕۆژە و پستەخوانە هەتا لە بەردەم تاڵی نەگرن هەر بەردەوامن ئینسان وایە ئەنجام گۆرانیانش تەواوبوونی نییە ئەگەر بەخوا کاکە ئەگەر بچیتە ناو گۆرانێکی حەسەن زیرەکە حەزەکەی بچی بۆ دووەم سێم چوارەم میلۆدەکان بەو شێوەیە ئەڵێ هاوڕێی ئەزیزم کاکە حەمام نووسینەی پێشکەش کە گەر بتوانێت بۆمان بڵێ وەڵامی نووسینەکەم بۆ ناتۆ کاکە ئۆسکار بابەجان محمود محەممەد لە ئەڵمانیا وەسڵا و ڕێزی نردووە مەجید زیرەک هونەرمەندی دێرین لە کەلار وەسڵا و ڕێزی نردووە ئەڵێ بۆ کاکە حەمە بۆ دەنگە ڕەسەنە دەستی برایانی موزیک خۆش بێ سڵاو لە مامۆستای گەورەی کورد مامۆستا عینەدی مەریوانی کاکە مەجیدیان سپاس دەکەم کاکە کیان جیهانی ئەو پیاوەی کە لە ڕۆژهەڵاتە لەوانە چوێتە لای مامۆستا عینەدینیش شار و دێهات و سڵامانێ بۆی گەشتەکانی ئەو دیوچیە ئەو هەر بەوە نەوەستاوە مامۆستا باوەڕکە کنە و پشکنینی بۆ هەموو هونەری کوردی کە دووە لە هەموو ناوچەکانی لەک و لۆڕ و بەڕاستی هەورامان و هەرکوماندووبوونی زۆرە کێشێ من بەش بە حاڵی خۆم لێرەوە زۆر سپاس یەکەم بۆ بەڕاستی من نازانم چۆن بەناوی هەموو کوردەوە من بەناوی هونەرمەندانی کوردەوە هیچ نەبێگە حەقیەوە نەیم بەخۆم بەناوی هەموو کوردەوە بەناوی هونەرمەندانی ئەم بەشەی کوردستانەوە سوپاسی کیان جیهانیەکەم بۆ ئەرکوماندووبوونەکانی بۆ خزمەتی هونەری کوردی کاکە ئۆسکان بۆی نووسیت شعرەکە زۆرە کاکە حەمەوەڵاوە مەگەر ئەڵە کە شەودا دێ خەم دەمگرێ تااقەتی هیچم نامێنێ هەموو جەستەم دەقیڕێنە جا ئەوە گە شعرەکە بۆ خۆی نەنێری بۆ کاکە حەمە چۆن نتوانێت بە مەقام ئۆسکارجیان وەڵی مەگەل لە دانیشتێک ترە کاکە کیان جیهانیەوە زۆر سپاسانەکەم مامۆستا گیان جارە بە مامۆستا عینەدین ژەڵاڵە مەمنونم کاکیان جوابیاوەتەوە سپاسێکە مامۆستا عینەدینجان مامۆستا گیان ئەو کاتێ پرسیاریم کرد ئایا هەموو شعرەکانی خۆتە یا هەندێک شعری پێم وەلی دیوانەوانشت خوێندووە بە گۆرانیەوە وەڵی من شعری خۆم کاتێکە دەست بە گۆرانی وتن ئەەکەم في البداها شعرم بۆیەت شعری خۆم بەڵام ئیتر لە شعری شاعرە پایە بەرزەکانی سوودم وەرگرتووە وەکو مامۆستا وەلی دێوانە وەکو مامۆستا هێمن وەکو با بڵێن زاراوەی هەورامیمان ئەگەر شعری مامۆستا مەولەویم سوود لێ وەرگرتووە بەڕاستی هەروە بۆ شعرە حەماسیەکانیش لە مامۆستای پایە بەرز و نەمر مامۆستا قانع سوودم وەرگرتووە ناگفتێنێ یعنی با بڵین من لە شعری شاعیرەکانیش
کردووە بەڵام من شعری خۆم تەنها ئەوانەیە کە وەکو هەڵبەست وەکو بەند وتومە بۆ مەسەلەن زەلامێک ئەوە ئەو شعرانە هەن من خۆم چونکە سەوادم نەبووە نەمتوانیوە لە کاغەز و قەڵەم سوود وەرگرم لە شریتی کاسێتە سوودم وەرگرتووە شعرەکانم کۆ کردوونەتەوە ناو شریتی کاسێت ئەگەر وڵاوە پێویستمان پێ بێن دۆستان یارمەتی بدەن ئێمە ئەوەرکە هەڵەسینەگە جەناب گەورەی بنوێنی بۆ بەچا بەگەێنین و ئاکە دەهێنینێ بتوانن با بڵێن ئەو شعرانە لە چاپ بدەن وەکو کتێب من ئامادەم هاوکاریان بکەم ئەوانیش هاوکاری من بکەن و زۆر سپاسیانەکەم و مەمنونیان هەم وەڵام من ئەو بەڵێنت پێم لەوەشیری و ئەو کەسێک کە منی ڕاستپاردووە هەم هاوکاری شتەکەین و هەم تۆش هاوکاریمان پێ بۆ کتێبەکە بە چاپ بگەێنین بۆ نمونە من ئەمە یەک کۆپلە زۆر مەراقمە کە بە جوانیەکانی شعر کە لە زاری سعینەدینەوە مەسەن بەکارێنە بۆ نموناڵێ کۆترە باریکەی باخەکەی بەردێ بەم درەنگ وەختە ئۆغرەکەی بۆ شوێ یا کۆچەکەی بۆ شوێ ئەمە شعری خۆتی هەوتراوە وەڵی مامۆستا ئەوە منەوە دیمەنێکی زۆر جوانەکە هێنمە بەرچاوم یەک تا بێە نازم چۆن باس ئەمە شعری فۆلکلۆرە بەڕاستی چکا لێرەشا دووبارە ئەڵێ کۆترە باریکەی خاڵ و مل ڕەنگین ئاشتی زۆر خۆشە لە دوای قارۆخین باشە مامەس ئەگەر ئەمە شعری فۆلکلۆر بێت چی بەوانە ئەڵێ کە بە چاوێ نزم سەیری هونەری میلیەکەن وەرە هونەری میلیەک ئەگەر گوێ لەو شعرە جوانانەی بگری باوەڕکە هەندێک شعری هەر پەندە بۆ نمونەوە تخوا قەت بەخۆن نانی بێگانە تێکەڵ بە خوێن بێوەک سەرەتانە ینی هەندێک کەلیمەی هەر ئامۆژگاری بۆوەرەوە بەندە میلیەکانی سەدەمی کۆن گوێ لێ بگرە باسی ژن بەژنەکەڵە ژن بەژن مەکەن کارێکی ئیشتیبایە و باسی شیربایەکڵە شیربایی مەکەن باسی نازانم بووک و خەسوەگە باسی ئەم شتاناکە وەڵی هەمووی هونەری میلی ئەسڵەن ئەو سەردەمەی کە سۆشیال میدیا نەبووە فەیسبوک نەبووە تەلەڤیزۆن و سەتەلایت نەبوو ئامۆژگاری خەڵکی کردووە ئەم سەردەمە هونەری میلی ئەوەی لاتوە بۆ بەگاڵتەی مناڵان لەگەڵ ڕێزمە هەندێک مناڵ بە شێوەی خراپ بەکارێن نەجینا هونەری میلی من بە بۆچوونی خۆم بەتەمەنی خۆم کە بیرەکەمەوە هەر پڕ بووە لە پند و لە ئامۆژگاری جوانەوەی مامۆستاجان من ئەڵێم کاک جەزا بەڕاستی ئەمە شتێکی حاشا هەڵنەگرە هەر میلەتێک ئاوازی نەبوو خۆیشی بەڕاستی نییە چکە یعنی فۆلکلۆر لەسەرەوەی هەموویەتی بەتایبەت کورد یعنی فۆلکلۆر بەڕاستی چکە ئێمە تەماشاکە لە وشەیەکە ئێمە توانین سێ چوار وشە دروستکەین یعنی لە کەلیمەیەکە سێ چوار وشەمان لێ دروست ئەبێ بۆ نمونە جەنابێت ئەگەر مستیلەیەک لە گیرفان تابێ ئەو مستیلە داکەوێت مەسەلەن دەنگی لێوە بێت دەڵێ تەقەی هات دەنگی هات زرینگەی هات بەڕاستی ئەمە خۆی وشەکان هەر یەک وشەیشە بەڕاستی ئەم هەموو ئەو سێ چوارە جملەی لێ بووەتەوانێت زرینگایەوە زڕایەوە تەقەی هات دەنگی هات بەڕاستی ئەمە زۆر ئێمە فەرهەنگێکی دەوڵەمەندمان هەیە بەڕاستی ئەڵێم بەڵام زۆر بەداخەوەم کە مامۆستامان نییە بتوانێت ئەم وشانەمان بۆ ڕاست بکاتەوە و بۆمان معنی بکات و کە بزانێ بەڕاستی ئێمە ناسنامەی هەر میلەتێک یا زمانەکەیەتی یا لیباسەکەیەتی بەڕاستی مامۆستاجان ئێمە ئەماوەی پێش و کۆستێکی گەورەمان بەسەر هات لە گەڕامیدیا کەسێکی زۆر ئازیزمان لەدەزا ئەو هونەرمەندی شێوەکار و هونەرمەندی شانۆکار بووە ئەکتەری بەتوانە و کۆمیدی کاک عەریف حەمەتاڵ کاکادی لەبەرەوە بینەرەکانیشمان بە خۆمانەوە تووشی خەمێکی قوڵ کردووە ماوەیە لەبەرەوە ئەم ماوەی خەڵک هەوڵێمانێکە هەندێک گۆرانی شادیان پێشۆشین و بزانام لە کۆمنتەکانە نووسیویانە ماوەیەکی زۆر پرسەمان ڕاگەیان بۆ ئەگە گۆرانی داوای نەرمەنەرمەیان کردووە ئایا توانی پێشەشمان بکەی یا خۆت شتێکی تری لە بەرنامەکەت پێ ناگۆڕی بەس داوای گۆرانی ئەویان کردووە ئەگەر پێت خۆش بێت لەگەڵ هەندێک بەندە تایبەتیکەی بۆ
گەڕیان و بۆ کەناڵەکە و بۆ بیسەرانی خۆت و هەرچێکت لە خەیاڵا بێ ئەوەت پێ باشەیە خۆت گۆرانی تر ئامادەیە ئەوە داواکاری کاکە وێژە نزارە لە هەوڵی بەرنامەکە بۆ منووسێ نەرمە مامەساجیان سێ چوار جا بۆی نووسیوی تر خۆت اختیار لای جەنابتە ئێمە بۆ یەکان لێرە ئادانیشتوین شت پێشکەشەکەین کە بەدڵی بیسەرەکانمان بێ کەواتە بە یەک دوو کۆپلێژ نەرمە نەرمە بۆ ئەو خۆشەویستانە و ما بەقی خۆشەویستانی ترکە گوێیان ئێستا بەرنامەکەمانە من پێشکەشەکەم بەو هیوایەکە جێگای ڕزامەندی هەموو بینەران و بیسەرانمان بێت دەم خۆش مامۆستاجیان فەرموو وەزەکە پێدا دەنێم ڕاکە بێدەست کاملم چی بکەم خوا دروستی کردوم عاشق بە نەرموشم نەرمە 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 گژگانی نەرمە چارشێوە کەلادە کارێکەی وا دەشەرمە چارشێوە کەلادە
إيسا كي وادي شرما خاني كي وادي دەم خۆش مامۆستاجان بەڕاستی ئەم گۆرانیشمانێمە هەر لە سەرەتایی هەرزەکاری و گەنجیەوە کە حەزمان لەم گۆرانیانە بووە بە دەنگی جەنابە بیستووە دەمە خۆش بۆ گۆرانی خۆشە سپاس وا دیارەوە کاکە وێژەر نزار داواکاری ئەو بۆ پێیگەیشت کاکە ئۆسکار بابانیش داوای شعرەکە کاکە حەمە لە داهاتووە بتوانێ بۆی بیکە بە مەقامێک ئەوە من پێشکەشی کاکە حەمەیەکم دوای بۆی نێرم تێکستەکە بەسەر چاو کاکە مەجززیرە گەڵەیە گەر بکرێت مامۆستا عینەدین گەورەمان بکات بە مەقامێک و گۆرانیی گەڕیان ئەوە دوایی گەڕێنەکەش هەر پێشکەشەکەین کاکە دانیشتینە میوارەیە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد بۆ دڵخۆشکردنی ئێوە دانیشتوین و ئەمانەیە شنەبایەک بینەنا ئەو هەموو نەهامەتی کە هەیە لەم ژیانەیە دڵنیام چ لەم دی و چ لەو دی و بەخوا تروسکاییەک ئەوەی کەیبینی هەمووی قەیرانە هەمووی ناخۆشی و نەخۆشی و هەمووی نازانم دنیا بۆ ئەیلێت و جاران دنیا زۆر خۆشتر بوو لە ئێستا هەموو بە دیار ڕادوێشی شڕەوە دانیشتین ماڵەکانمان هەمووی سادە بوو خانوەکانمان بچووک بەس دڵەکان گەورە بوو هەموو دڵمان خۆش بوو بەڵام ئێستا بەداخەوەی لاتەوە کاکە حەمەجان من پێم وابێت تۆ بەسەراتە زۆرە چێ خواريان کاتی ئەم دانیشتنوشتانەیە ئەگە بەسەراتێکی خۆشەوەی بەسەرەتا بێ و دوایش مامۆستا بەسەراتمان بۆ جێڕێتەوە بەس بەڵام خۆشتانن پێشەوەی کە کاکە حەمە داوای لە بردونەکەم کاک جەزا چێتە ناو بەرنامەکەەوە من ئەگەر دۆستانی خۆشەویستمان یارمەتیم بدەن من ناوبڕێک ئەەکەم ئیمجا زۆر باش حەمە گۆرانی پێشکەشەکە جا منیش دێمەوە لاتان و زۆر باشە هیوام شادی و بەختەوەریە بێ بۆتان و ئەگەر یارمەتیم بە فەرموو مامۆستای خۆشەویستمان مامۆستا عینەدین بۆ ناوبڕێک بەجێمان نێڵە دوایی دەگەڕێتەوە ناو بەرنامەکە ئەچێنە کاکە حەمە کاکە حەمەجان بەسەراتێکی خۆش کە لە دانیشتنەکانە لە حەفلەیەکە لە بۆنەیەکە بەسەر هاتە بێ هەوی بیرچێتەوە لەبەر دیاری بەرامبەر دانیشتووە ئەزان دیاری وەکو میلی هێنابێتەوە ئەوە بەرامبەر بۆیە بیری چۆتەوە بەخوا سەبەبەکەیەوە کاکە حەمە ئەوەی توی تۆ هی کاکە دیاریەڵێ بەخوا بەسەراتمان زۆرە بێکەوە کاکە حەمە ئەگە شتێکی بیر بکوێتەوە بمام جۆێتەوە پێمان خۆشە دەمادەم وایە بۆ دوای گۆرانیەکە ساچین لە گۆرانیی کاکە حەمەجان زانین چ گۆرانی تری بۆ ئامادەکردوین کاک محەممەد گۆرانی لانگ کۆڵەکە پێشکەش بکەین پێت خۆشە بێت کاکە ڕەحیمجان لەگەر هاوکارمان بێت خۆشەویستان ئەوەی کە من گوێبیستی دەنگی کاکە حەمەی مینەقەسا بووم لە هونەرێکی زۆر جوانە ئیشەکە دەویش دەنگی مامۆستایانی نەمەر محەممەد ساڵە دیلان ناسر ڕەزازی حەمە جەزا تۆنە بەرزەکان گۆرانی بەرزەکان بە من دوای خۆم داواکاریی خۆشمەیە شخصی پێڵم تەگریبی مەقامێکی فارسی یەکەم بەبێ مۆزیک
ناوێرم مژنەی هەڵ بگرم دنیا پڕ لە حاکمە ناوێرم مژنەی هەڵ بگرم دنیا پڕ لە حاکمە شيخي هردك ممكاني بەخێر بێنە کاکە حەمەدجان دەم خۆش دەست خۆش زۆر تیاڵچێشێکی زۆر جوان بوو دوو گۆرانی زۆر جوان دوو میلۆدی فۆلکلۆری زۆر جوانی پێشکەش کردین کاکە ئۆسکار بابانەڵە ڕێزمانێ بۆ کاکە حەمە برادری 26 ساڵ پێش ئێستا من ناناسێتەوە بە ڕێزەوە خۆشەویستە کاکە ئەیوبی ژەنیاری بەتوانە ئەیوبەکانی ئەیوب حەبیب یوبی ئەڵێ ئەیجانە گیان بۆ گۆرانی دەنگە خۆشانە سوپاسی کاکە یوبی جانەکەم کاکەوەی ژەنزە سوپاسی کردین بۆ گۆرانی نەرمەکەی پێشکەشمان کرد کاکە حەمەدجان هەرچەنە مادووی بەڵام ئەوەی حەسەنی دەرزیەکە ئەڵین بەڵام من خۆم داواکاریەکەمەیە ئەگەر وێران بەتار لەگەڵ تایە مەگەر نەشم توانی ئەو مەقامێک شتێکی فارسی ئەڵەی دانیشتین لە دانیشتێکە بەڕاستی زۆر کاریگەرە ئەگەر بەبێ مۆسیقازانیمان منش وردە لەگەڵ تا داخڵە مەگەر توانین سواز دەکەم زۆر حەزەکەم تواناکانی دەنگی کاکە حەمە بزانم تا چ ئاستێکە وەکو باسم کرد ئەو لە ئەو هونەرە قورسایی شەکا بەستم بۆ منە مەقامە زۆر قورسەکان کاکە حەمەدجان توانی تۆ فارسیمان پێشکەشکە هێدی مامۆستاژ وردە دەگەڕێتەوە لەمە مشکل نییە مهمەوە کەلیمەکان خۆی بەڕاستی ڕەنگە کەلیمەکان نەزانی من زیاتر مەبەستم پێشکەشکردنی شێوازی مەقامەکەیە کاکە حەمەدجان بەڕاستی و مامۆستا لێرە من دڵنیام لە فارسی دەزانێ ئەگە ئیرادەکی لێگرتین لە کەلیمەکان داوای لێ ورد نەکەین چکە ئێمە وەک کاکە حەمە خۆی ئەمەژەی پێ لەوەڵەوە کەلیمەی فارسی زۆر باشزانە بەس حەزم کرد شێوەی مەقامەکەمان پێشکەش پێی بەستە شەوزان مەقام شتیشی خاوە وەربووم شمعی و پروانه منه بستەی مەیخانە منە رسوای زمانە منم دیوانە منم
رسوای زمان منم دیوان منم توی خدای من توی خدای من جنون باج من زمین و آسمان بی تو بی لا يرزف من مەبەستم بوو بینیوی لە دانیشتەکانە بەڕاستی کەشواکی خۆشتری بۆ دانیشتانە چکە زۆر جا پێویستمان بە ئارامبوونەوە هەیە لە گوێبیستن گوێگرتن لەو مەقامانە لەو ئەجا کوردەوەی باشە لە چاو نەتەوەکانی ترە زۆر کەم هونەرمەندانی نەتەوەکانی ترم بینیوە گۆرانی کوردی بڵێنەوە ساڵانی زۆر لێیان کردبووین بە منەت هونەرمەندێکە بوو حیشار بێ بە شێوەیەک ناوی سەڵ عەبدولغەفور بوو گۆرانی چی وتبەوە شلۆنی کردبوو بە چۆنی کاکە چۆنی کردویان بە تیارە دوو کەی خۆشی لاستا کوردی بوو گوایە دوو کەلیمە کوردی تیاوتەوە بەڵام من هونەرمەندەکانی خۆمانە بینم زۆر بە باشی زۆر گۆرانی فارسی ئەڵێنەوە عەرەبی ئەڵێن کاک ڕەحیم لەوە نەشایەتی بوو زۆر هونەرمەندوانەیە لەم شارەیە تورکی باش ئەڵێن عەرەبی باش ئەڵێن کامە خۆی بە هەرێکی زۆر ئەوەیە مامۆستا گیان بەخێر بێتەوە بۆ ناو بەرنامەکە ئەزت جێشە مامۆستا داوای گەڕانە لێکەن و ئەگەر چوو دووەرگرتووە بتوانی گەڕانێکمان پێشکەش بکەیت زۆر خۆشحاڵە بین گەڕیانەکانی تۆ بۆ بە هەوێنی ڕۆژانەی گەڕیان میدیا و کەناڵەکەمان ئەتوانی کاک محەممەد بچێتە ناوبڕێک بەرنامەکە ڕاستەوخۆی و بەردەوامە پێشکەشەکرێ لە خزمەتانەیە مامۆستا عینەدینیش بزانین ئەگە گەڕیانەکە تێڵچێشیش بکە چەند گەڕانێکی بێ بە دوایەکە خۆی ئەزانێت ئێمە خزمەتێکەکەین و بەو پەڕی ئامادەباشێمە لە خزمەتی مامۆستای گەورەمان نابین گەڕانەکە نۆزان مامۆستا جان چه گەڕانێکمان من گەڕیانێکم داناوە لە ماهورە ئەلبەتە گۆشەیەک لە بەیات تورکیشە بەڕاستی ئەو گۆرانیەکی بناگوێ بوو من هێنامە سەر زمانی مۆسیقا یەکێ لە گۆرانیەکانی برای عزیز و خۆشەویستمان کاک قارگاگلی بوو من بەڕاستی حەزم کرد کە ئەو گۆرانیە بە شێوەی بناگوێ نەمێنێ و بێتە سەر زمانی مۆسیقا زۆر گرنگەوە کەواتە من ئەو گۆرانیم هێنایە سەر زمانی مۆسیقا و پێشکەشی خۆشەویستانی جەماوەری خۆم کرد بەڕاستی هەر کەسیش ئەو گۆرانیی بیست بێت دوایەوە ڕەخنیان نەکرد لە من نەگرتووە بەڵکو تەشەکوریشیان کردووە و من زۆر سپاسیانەکەم هیوادارم لەمە و بە دوایش ئێمە بتوانین شتێک بڵێن کە لە ناخی دڵ و دەروونمانەوە بێتە دەرەوە پێشکەش بە گوێگرە خۆشەویستەکانی خۆمانی بکەین و ئەوانیش ئینشاءالله لێمان دڵگیر نابن و پێشکەشیانەکەین بە هیوایەوە کە پیان خۆش بێجا و گۆرانیە بەو شێوە ئەڕوا ئەڵێ خۆشەویستی
هريدي بوي أدخل شوكلي جان جان لجي هريدي بوي جاي خاناي شهم فريدي بوي شهم فريدي أما بينك لتبير أما بينك لتبير وغي خليدي وشكو بيا أدخل شاوري جميع لجي هريبوي لجي خاني يا فريدي أولا بريد وادي الهلب تيري آواتي لمن ناقر تيري آواتي لمن ناقر چونك بشاقي شوفي شاوستي برلقي قيامت والله حشري الغداستي حشري الغداستي هم هذي يجنو هم
چاوە خۆشەویستی تۆ زۆر گرینگە لەم خۆزگەم زانی خوا منیش لای تۆم خۆزگەم زانی منیش لای تۆم لێمان تۆراوە سەیزادەی چاوشی ئاشتی زۆر خۆشە لە دوای قاروقیان دەستکاری دەستی شفەنانێکی حۆریە پەریە چی ئاسمانێکی تۆ بە چەندەها ساڵ نەقشەت کێشراوە چۆن ماندوو نەبووە ئەو دەست و چاوە چۆن ماندوو نەبووە ئەو دەست و چاوە لێمان تۆراوە سەیزادەی چاوشی لێمان تۆراوە سەیزادەی چاوشی هەر ئاشتی خۆشە لە دوای قاروقی ئاشتی ناوەمان باشترە لە پیان مامەساجان دەمە خۆش بێ دەستە خۆش بێ دەستەواژەیە کە بەکارێنە زۆر زۆر حەزم لەو وشەیە بوو کاوتی لە بناجۆوە ئەو هونەری کە باسی کە ڕاستیان من بەدەنگی خانەوادەی گاگلیەکان جۆم لێ بۆ بەدەنگی موسا گوڵانی بەدەنگی برایمی خەیات لە مەریوان و نازانمەگە چەند هونەرمەندێکی لەو شێوەیە هەبن دەستێکی بۆ خەنە بناجۆی ئەوە جاران دەوری چی بینیوە ئەم دەست خستنە بناجۆی لە هونەری میلیە پێم وابێت سەداکە بۆ خۆی دروست دەکات یعنی ئەو سەدایە دروست دەکات کە یعنی دەنگانەوەی دەنگی کەسەکە وە خۆی ئەویستێکە دەنگی خۆشە بێت لە سیا چەمانە و هۆرەشا بیستمە مامەسابینیمە و دەسا خەنە بناجێوایە مامەساج حەزەکەم ڕوونکردنەوەیەک ئالێرە من ئەگەر یارمەتیم بدەن فەرموو مامەساج ئەگەرچی من هێشتا نەگەیشتومەتەوە حەدەی کە بتوانم ڕوونکردنەوە بدەم بەڵام قەیناکە ئالێرە ئەیکەم بە با بڵێن لە حەدی خۆم قاچ زیاتر ڕاکێشم ئەویش ئەوەیە کە ئەم بناگوێیە وەکو چۆن لە بەشی هەورامیە ئێمە سیاسەمانەمان هەیە بەزمی بناگوێمان هەیە بەزمی چەپڵەیشمان هەیە بەڵام ئەلێرە تقریبەن ئەو بەزمی بناگوێ ئەوەیە کە تۆ لە مەجلیسێکە مەسەلەن دائەنیشیت دوو گۆرانی بێش بەرامبەر یەکدا ئەنیت بە بناگوێ واتە دەسەخەنە سەر گوێیان و ئەم بۆ ئەوی ئەسێنێتەوە ئەو بۆ ئەوی ئەسێنێتەوە تا مەجلیسەکە یەواش یەواش گەرمە بێ و یاخود وەکو چۆن ئێمە گەڕیانمان لە ئەم گەڕیانە وشەیەکە یعنی گەڕیان لە منتیقەی کولیایی و سنقور و لەیلاخ و منتیقەی لەیلاخ و حتا بۆ شارەکانی تریش کە وەکو ئیلام و کرماشان و سنە و ئەمانە گەڕیان هەیە تا یەواش یەواش ئەو هەڵفەرکێکەرانە بن بە چەند کەسێک اینجا کە بوون بە چەند کەسێ ئیترە ئەڕۆن بۆ ئەو گەڕیانە نامێنە وەکو مثلا ناری وای ناری گەرمە بێ لای خۆماڵە گەرمە تا گەرمە بن ئالەوێەوە دەست پێکات ئیترە ئەمێ گۆرانی بنای گوێی منتیقەی مەریوانیشە تقریبا هەر لەو من وازانم لەو کەناڵۆ هاتووە واتە گەڕیانە هەورامیش گەڕیانیان هەیە مەسەلەن وەکو
شرد بلداغي خالوقا ليتو ومكمي بكرك شو هرداسا لينو يواش يواش ڕاستە گەرمە بێن بۆ هەڵپەرکێ و ئەمانە گۆرانی بێژەکان یەکێکیان لە بەرپێی ئەو هەڵپەرکێکرانە داعانیشێ مەسەن دەمەگری مەگری یان گرانە هەرچێتۆ دەگری ماڵم وێران هەتا خەڵکەکە زۆر ئەبن اینجاتر ئەو گۆرانی بێژە هەڵەسێتەوە شان بەشانی ئەو گۆرانی بێژەکەی تر گۆرانی ئەڵێن بۆ ئەو خەڵکەکە هەڵەپەڕن بە چەپڵە ئەلبەتە ئێستا مەسەلەن ئەوەتە مۆسیقا هەیە و تەپڵ و نەی و با بڵێن زەرب و ئەمانە ئیترە ئەوەنە گۆرانی بێژە ماندوو نابێت بۆ چەپڵە لێدان و گۆرانی هەم چەپڵە لێ بدا جاران هە بە چەپڵەکە جاران گەورەترین مۆسیقا بۆ ئەم نەوع بەرنامانە یعنی شمشاڵ بوو بەڕاستی جگە لەوەی کە مەسەرەن ئەو خانانە ئەو ئەوانەی کە مالک بوون ئەگەر شایان بگەڕێ بۆ کڕیان دەوڵ و زۆرنایان ئەهێنا بەڵام ئیتر ئێستا دەوڵ و زۆرناش ئەوەتە هەمووی بووە بە مۆسیقای کارەبایی هیوادارم ڕاستی ئەگەر مێژوو بگەڕێتەوانێ بۆ دواوە ئەو خەڵکە حەزیان لە داوڵ و زۆر نابێت تا گۆرانی مەسەلەن چەپڵە و تا گۆرانی ئێستا کە بە مۆسیقا و بە مۆسیقای کارەبایی و ئایڵێن من تەمەنم ئەوەنە نییە من والدی 1960 زاینیم کەمان درێژ ئێستا 2023 من تقریبا 63 ساڵم تەمەنە لەو کاتانەی کە فامم پەیاکرد بوو ئەڕۆشتمە ماڵی مامۆستا بۆ لەبەرکردنی قورئان ئیتر کەم کەم بووین بە گۆرانی بێژ و هیوادارم کە توانی بێتم لەم ماوە ئەو جۆرەی کە شایانی فەرهەنگەکەمانە من خزمەتی مۆسیقام کردبێت و هیوام بەختەوەریە بۆ هەمووی لایەک بازەوە قسە نەکەین و درێژەی بەرنامەکە خەڵک چاوەڕێمان بە هیوام کە ئێوەی سەرکەوتوو بێن لە خزمەتکردن بەم گەلە خۆشەویستە مامۆستا ژیان زۆر زۆر سپاس بۆ ئەو ڕوونکردنەوانە بەڕاستی ئێمە زۆر چێژمان لەو وتە جوانانە بینی چکە خەڵکی ژەردەوە مەلێکە زۆر جان پێمانان گەڕیان دەچێ هاتووە هەندێک کۆمنت دەخوێنمەوە بەڕاستی گرنگە بیان خوێنمەوە کاکە سۆرانی مەلەک ئەڵە چاوی هەمووتان ماچەکەم کاکە حەمە یادگاری خۆشمان هەیە پێکەوە کاکە حەمەجان کاک سۆرانی مەلەگەڵە یادگاری خۆشمان هەیە بێکەوە لەگەڵ ئەڵە سۆرانی مەلەکەم چاوی مێ ماچەکەم و هەروە کاک عینەدین ئەڵێ مامۆستا عینەدین چاوی ئێمە و دەنگە خۆشەی بمێنێ بۆمان دەستی ئەوەش خۆش بێ زۆر سپاس کە فەرێدعەلی سپاسی نادووە جعفەری حاج محەمەد دەستخۆشی نادووە هاوشین سووداشی لە بەریتانیا و دنیا ڕێزسڵامان هێبووی سڵاوی نادوو بۆ مامۆستا عینەدین و بۆ هەموو بەرنامەکە ئەچینە لای گۆرانیشی فەرموو مەقامی سەفەر پێشکەشەکە زۆرم پێخۆشە ئەچینە لای دەنگە خۆشەکەی کاکە حەمەی مینە قەساب هونەرمەندی دێرین
كدر كراي خاشي ولاتم خاشي ولاتم قولك بقول ما زباش كراي يا دي الراجي وانا وراس كرا بين برشاو اي 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 شمال يكرا هاي كردي ظلم ليا كراو هيدايشي ملتي وبتاكراو يرش برنا السريع وقتها ولا وسرواني كحكم دار نشيل دروا اي 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 ناظر الشعر اي 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 لي ما لي مشيرازي لي ما دەم خۆش کاکە حەمەدجان دەستان خۆش کاکە ئەلانجان کاکانان دڵی پڕ بەمڕە بۆ مەقامە ناخشینێ هەندێک هونەر خۆی ئەوەیە هونەری ڕاستەقینە کە لەگەڵ یان ڕۆ بچیت بەڕاستی ئەبێ لەگە خۆیان پەرچێشت کا بۆ ناو ئەو دنیای تر کە پێڵن دنیای هونەر دنیا جوانەکەی دڵپاشی دنیا جوانەکەی ئەوەی کە دنیای کە ئێمەی هونەرمەند بە دڵپاشیە چینە ناو هونەرەوە هونەرمەندەوەی کە ئەیبیننەوە مەساعینەدینە تەمەنێکی بەخشیوە هونەر ئەوە کاکە هەمە ئەمڕۆ بەم دەرکەوت زیاتر لە 30 ساڵە گۆرانی لەوە کە ئەم برادرانی کە لێرەن هەمیشە ئەم کەناڵە هەرچی کارمەندی تێیە هەرچی وێنەگر و هەرچی مۆنتێر و هەرچی کەسە لێرە ئیشەکە پێشکەشکار هەمووی خۆبەخشە
بۆ نمونە حەمەتاڵ کە بەجێشتین ڕاحی شاد بێ یعنی هەمومان وەکو لە سەرەتا باسم دڵمان پڕە تا ئێستا ئێمە کۆستێکمان بەسەرات و لەم کەناڵە پڕکردنەوەی جێگاکەی زۆر زەحمەتە کاک ساماڵجیان سواز دەکەم لە ئەڵمانیا وەسڵاو بۆ ئێمە سڵاو بۆ تۆش قوربانە بم جاوەڵاگەر کاکەوێژانزار داوای دەسماڵی بێنە کاکە دەسماڵی بێنەکەش با تێبگریمە بێت تێر بگرین هێتر نازانم ئایا کاکە حەمەش ئەمە من حەزمەکە تەکلیفی دوایین گۆرانیم بێت ئایا ئەو تەکلیفە بکەم بێرم بە یەکەوە هەردووکتان توانن بیڵن پێم وا بێ قورس نییە کاکە حەمەش ئەتوانێت گۆرانی بڵێ لەگەڵ کاک مامۆسای نەدینە ئەکەین بە ناکرێ کاکە دیاری توانەکان بەرزن ئەگەر توانی سپاس دەکەم هەمومان بێک ئەگەر نشکرێەوە دوو گۆرانیمان ئەمێنێ ئەسام گۆرانی دەسماڵە بێنن لەگە مامۆستا تەکلیفەکەمان نشکێنێ چکە بەڕاستی پێویستمان بۆ دەسماڵە هەیە و پێویستمان بۆ گریانە هەیە مامۆستای ئەمە لێرە زۆر دڵپڕبرینین لێت ناشارمەوە گۆرانی نیوەی گریانە حەزەکەم خۆشەویستان ئەوە بزانن چونکە من جاری وا بووە مەسەلەن من خۆ بەچاو شتێکم نەبینیەوە بەڵام لە گۆرانیەکە کە بیستومە ئەو شتم هێناوەتە سەر زێهنی خۆم پێی گریاوم بەڕاستی حقیقەت وایە مامۆستاجان چونکە ینی مهمە پەیامەکە ئەگات کە تۆ هوەرە پێشکەشەکەی ئەو پەیامە ئەگات ئەزانێت دڵی من چی پێویستە لەو کاتەیە ئەچینە لە گۆرانی دەسماڵە بێنن دواتریش باشە بەسەر چاو بەڵام ینی من کۆتایی بە بەرنامە دیاریەکانی بەرنامە زۆر باشە مادەم وایە ئەزان و خۆشەویستانم ئەم ئێوارەیە جارێکتر وەکو باسم کرد شکۆیەکی گەورەمان تۆمار کرد چونکە ئەو وتانەی مامۆسای نەدین کە لێرە پێشکەشی کرد دڵنیام ڕۆژە لە ڕۆژان ئەبێ بە سەرچاوەیەک بۆ خوێندنی ماستەرنامە لە مۆزیک بۆ لێکۆڵینەوە لە هونەری موزیک لە وشەی گەڕیان لە هونەری کوردی لە هونەری بناژیە کە ئەمڕۆ زۆر باسماکە لەشتانە لەو هونەرەی کە باسماکە لە شعری میلی زۆرشتمان باس کرد بە سوود بوو هیوادارم سوودمان بە یۆگەیان بێ هیچم نەوە من سواسی مامالانەکەم لێەوە دەست پێکەم کامیشە مادوونەناسان لەگەڵمان بۆ سپاسی مامۆسای نەدینەکە مامۆساجان گەورە کردینجای تر شکۆیەکی گەورەمان تۆمار کرد لێرە کە توانیمان تۆ لە ستۆدیۆکانمانە ئامادەکرد بی مامۆساجان بەڕاستی من لێرە سپاسی ئەم کوڕە زاوایە مەکەم ئێمە وەکو زاوا و خەزور تا ئێستا نەبووین وەکو دوودانە هاوڕێ و هاوخەم و هاوشادی و ئەمگری خەمەکانی یەکتر بووین بەڵام ئیتر ئەم جارەیان زیاتر مادووما کرد بەهۆی ئەوە کە شەکرا و خواردنەوەی کچەکەی بوو واتە کچە زاکەی من بوو ئایکە خۆشحاڵم من هیوام وایە کە ئینشاءڵڵا ئەم شای و خۆشیە ببێت بە ژیانێکی پڕ لە بەختەوەری بۆ هەردوو لایەن هەم بۆ کچەکە هەم بۆ کوڕەکە واتە بۆ هێلین خانی بۆ کاک محەممەد هیوادارم پڕ لە بەختەوەری بێت بۆ هەردووکیان من بەڕاستی ئەم جارەیان کە هاتمە سلێمانیەوە ئاگام لەوە نەبوو کە ئەم گەورەیە ببێت بە نەسیب و دیسان بێمەوە ماڵەکەی خۆم و گۆرانی پێشکەشکەم بە جەماوەەکەی خۆم بە دەستگای گەڕیان میدیا یاخود میدیا گەڕیان هیوادارم توانی بێتم تا ئێستا کە میوانی ئێوەی ئازیز و خۆشەویست بووم توانی بێتم هەنێ لە خەمەکانتان لابم و شادی جێگیرکەم لە جاتی ئەو خەمە ئینشاڵڵا هیچ کاتێ خەمیشتان نەبێت و ئیترمەنیش بە ئاسوودەیتان ئەسپێرم و هیوام شادی و بەختەوەریە بۆ هەموو لایەک و ماڵەوە سواز مامۆستاجان منش بە قەولی خۆتان بەنۆبەی خۆم سواسی کاکاوڕی زاوا دەکەم کامو جارێک ئیخباری دەکەن ئەو یەکسەر بەس قەولی خۆتان گوزارش هەیە ئەڵە مامۆستا لێرەیە من زۆر دۆزمۆ ناپاسی ماماوڕۆجانێک کە ئەرچی ئەوژە کێشێ ئەزێ دەکێشێ جەنابەت بێمە شادەکە سوپاس یەکەم کاکە حەمەدیان من لەبری جارێ دەیان جار سوپاس دەکەم چکە تۆش بە هەمان شێوە هیچ جارە دەستێنە ناو بەڕووی گەڕای میدیا و کۆمەڵی هونەری میلیەوە
زۆر بۆنەی خۆبەخش و لایەدەکانی حەمەزەزای نەمر و لە چەندین چالاکی لە سنتەری سەرانە بەشداوی لەگەمەنە ئەم ڕۆژایەکتە سوپاسکەین کە لەگەمان بووی کاکە ڕەحیمجان دەست و پەنجەت خۆش بێ سوپاس دەکەم کە هەمیشە بە خۆت و ئامێرەکەتەوە لە خزمەتی هونەری میلیا بووی سواز بۆ ئامانج و کاکە دیاری و کاکە ڕێباز و کاکە بورهان و کاکە هاوڕێی زای مامەستا لەگەڵ ئالا ڕەفیق باش بشکرم جارە دەستماڵەکەمان دانەنا بۆ گریان دەستماڵەکەمان دایە دەست خۆشەویستانمان بۆ شایی و ئاڵپەڕکێ و خۆشی ئینشاڵڵا سپاس بەخوا یا خۆیەوە لە خۆشیە بن بەڵام باوەڕکە ئێمەش و بینەرەنج پێویستمان بە دەستماڵە بێنن و دوایش کاکە حەمەد گۆرانی کۆتایی پێشکەش دەکاو بەم شێوەیە خۆشەویستانە میاوارێنش لە گەڕای میدیا هیوادارم توانی بێتمان لە ڕێگەی شاشەکەمان و لە تیڤی لە ماڵەکانتانە میوانێکی ڕاستچۆک ببینلاتان خزمەتێکمان کردبێ بە هونەری میلی بە خۆشی و شادیتان ئەسپێرم بە مۆسیقاتان ئەسپێرم دوورکەونەوە لە دەرد و بەڵای ئەم ڕۆژگارە سەختە هر ليلي بو
كوتوا بيرم دوزغا نقيني كوتوا بيرم دوزغا نقيني كوتوا